خۆشەویستان سڵاتان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرموکان ئەلیێتۆری بڵێ من داوای لێبوردن نەکەم کە عەدالەتخان وای زانی بێت هەوڵی خەڵکانێکەوە ئیشیان بۆ محکەمەیە لە ناو محکەمەکەیان لە پەرایەزی محکەمەکە کاریان کرد بێت ماندووبوونەکانیان بە هەند وەرنەگرم. من مەبەستم ئەوە بوو کە محکەمەکە وەکو بنیادنانی قوارەی محکەمەکە وەکو گرتنی سەدام حوسێن وەکو بڕیاردان لەسەر دادگایکردنی ئەوە لەلایەن ئەمریکیەکانەوە بەڵام کۆمەڵێک مەحامی کە لە سەرتاوە بە داوتەلەبانە و لەو ژیانە مەترسیە کە چوون بەژاری محکەمەیان کردیان خەڵکانێکی تر سکاڵاکەر و شایدیان حازر کردووەیان کاریان کردویان شەو نخونیان کردو بۆ نمونە ئەو ناوی ئەو بەڕێزانەی کە ئەو هێنای و خەڵکانی دیکە وەکو کاک زەمان و پارێزەران ئێستا لە وزات شەیدان کارەکەن ئەوانە من هەموو ڕەنجەکانیان هەموو کارەکانیان بە کارێکی گەورە و بە تایبەتیش ئەوانەی کەەوە لە بەرامبەر ئەو کارانیان هیچ پاداشێکی مادیان وەرنەگرتووە کارەکانیان بەرز دەنرخێنم و بەو پەڕی تەقدیرەوە سەیری کارەکانیان. لە حەزانی دوایەوە زۆر باشە. عەدالەتخانێکێک لەو بابەتانەی کە زۆر جێگەی نیقاش ئەوەیە کە جینۆساید ناساندنی ئەنفال یان هەڵەبجا کە ئێمە بە دیاریکراوی باسدا ئەنفالەکەین لەلایەن دادگای ئیتیحادیەوە لە بەغدا چی ئینتاجێکی ڕاستەقینەی بۆ کورت هەیە وەک چۆن دەوڵەتی ئیسرائیل لەسەر کارەساتی هۆڵۆکۆست ساڵانە فشار دەخاتە سەر دەوڵەتی ئەڵمانیا ساڵانە قەرەبووی مادی وەرئەگرێت ساڵانە ئینجازاتی سیاسی تازە وەرەگرێت و پشگیریەکی گەورەی نێودەوڵەتی بۆ قزیەی ئیسرائیل و تعاتوفێکی گەورەی نێودەوڵەتی هەیە. بەڵام ئایا بە جینۆساید ناساندنی ئەم مەسەلە لەلایەن بەغداوە چ خێرێکی بۆ کورتە بووە؟ ئایا ساڵانە حکوومەتی بەغدا قەرەبوو دەداتە کە سوکاری ئەنفالەکان قەرەبوو دەداتە حکوومەتی هەرێم زەمانەتی سیاسی بە حکوومەتی هەرێم دروست بووە خێری ئەم بە جینۆساید ناساندن چییە؟ ئەوەی کاتوانم بڵێم تاکو ئێستا ئەو قەرارانەکە لە حکوومەتی ئیتیحادی بە جەنوساید ناسێنرایە تاکو ئێستا هیچ خێرێکی سەرەکی و بڵێ پڕبایەخی نەبووە بۆ گەلی کوردستان چونکە من پێم وایە هەتاکو ئێستا حکوومەتی عێراق خۆی بە وارسی دەوڵەتی عێراقی پێشوو نازانێت لە کاتێکدا ئەگەر بمانەوێت لە ئاستێکی سیاسی و یاسایی باس لە مۆزوع بکەین دەبی ئەوان وارسی دەوڵەتی عێراقن چونکە دەوڵەتی عێراق هەڵنەوەشاوەتەوە دەوڵەتی عێراق ماوەتەوە بەڵکو حکوومەت و ئەو ڕژیمەی کە لەسەر دەسەڵات بۆ گۆڕاوە. من پێم وایە ئەوان هەتاکو ئێستا ئەوان نەیانتوانیوە ئەو بایەخەی کە جنوسایدی گەلی کوردستان هەی بۆ لە پێناویدا ئەو هەموو تاوان و جنوسایدکاری لە بەرامبەردا ئەنجام دراوە نەیتوانیوە حەقی خۆی پێ بدات لە کاتێکدا ئەو هەمووشی دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئێمەش خۆمانین بەشێک لە قوربانی و باس لە مۆزوعە دەکەن کە ئەوانیش بەشێک بووینە لەو کەسانەی کە تاوانیان بەسەردا جێبەجێ کرایە یان نەبوونی ئیستقراری سیاسی و نەبوونی جورئەتی سیاسی لە ئاستی حکوومەتی عێراق و ناوەند هەتاکو ئێستا نەبووتە هۆکاری ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی گشتی یەکەم داوای لێبردون لە گەلی کوردستان بکەن وەکو وارسی دەوڵەتی عێراقی پێشوو هەروەکو ئەڵمانیا لە بەرامبەر هۆلۆکۆست کردی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی بەڵام ئەمە لەمەیە لانی پەیوەندیداری کوردی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کە هێزە سیاسی بەڵەدەستەکانە کەم تەرخەمن لە فشار نەخستنە سەر بەغدا لە نەچنینەوەی ئەو بەرهەمانەی لەم بە جینۆساید ناساندنەیە وجودی هەیە و دێتە بەرهەم. من پێم وایە هەوڵەکان دراوە هەر ئەوەندە ئەو هەوڵانەی کە لە پارلەمانی عێراق ئەنجام دراوە چەندین جار بە نیشاندانی مەسەلەن کەیسی هەڵەبجا ئەنفال هاوتاوانانەی کە بەرامبەر بە گەلی کوردستان کرایە لەناو پارلەمانێکی لە 300 کورسی زیاتر کە لەوێ دانیشتونەوە هەموو ئەو شتانەدا تێیدا ئەنجام دراوە ئەگەر ئەمانە نەبوو بێتە هۆی وروژاندنی یان ئەو هەموو دادگای یەک لە دواییەکانەی کە لە ئاستی عالەمیدا لە سەتەلایت و تەلەڤیزیۆن پێشانەدرا نەبوو بێتە هۆی ئەوەی کە ئەوان جوولانەوەیەکیان لە ناو ناخی خۆیان و لە ئاستی سیاسی و لە ئاستی قانونی لە ناویاندا دروست بێت ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەموو جارە من وتومە عەرەب هەر عەرەبە
و هەموو ئەو شتانەی کە بەرامبەر کوور دەکرێ هەر یەک لەوانە ئەگەر دەسەڵاتی ئەوەی پێشووتریان هەبێ بەرامبەری ئەیکاتەوە. بەڵێ باشە، زۆر سپاس، زۆر سپاس عەدالەت خان و نەگۆڕیشە. زۆر سپاس. بۆیە من پێم وایە هەتاکو ئێستا لە بەغدایە کارکردن لە بەغدا کارێکی یەکجار کێشەدارە لەبەرەوەی تۆ لە ئەجواایەکی سیاسی نامستەقر و هەروەها پڕ لە فەوزا، پڕ لە کێشەی تایفی، پڕ لە کێشەی مەسهەبی، پڕ لە کێشەی سیاسیدا کارەکەی و هەر کەسێک ئەوێت ئەم شتانەی کە هەیەی لە بەرامبەر کووردا بەنە وەڵامی بداتەوە. بۆیە من پێم وایە نەخێر نوێنەرانی کوردیش هەمویان ناڵێم لە ئاستی پەرفێکت و 100% کارەکانی خۆیان ئەنجام داوە، بەڵام هەوڵەکانی خۆیان داوە، هەوڵەکانیان ئەنجام داوە. زۆر سپاس عەدالەت خان، پامەکەت گەشتەمە سپاس دەکەم. فکرە ئەو بیرۆڕایە ئەم بیر و کولتوری تونند و تیژی عەرەب من پێم وایە نەگەیشتێتە ئەو ئاستی کە بتوانن بینن جەنۆساید ئێوە هەمیشە باس دەکەن کە گەلی کوردستاندا تەرتیب بکەن. ئەوان هەتاکو ئێستاش زۆر سپاس عەدالەت خان. ئێوە باس لەواکەن وەکو ئەو کەسانی کە هەسوڕاوی بواری ئەنفال و چالاکی ئەو بوارنکە مامەڵی پێویست لەگەڵ ئەم کەسیان نەکراوە و خزمەتی نەکراوەوە لە ئاستی گەورەی کارەسادەکان نەبووە، حیزب ڕێگرت بووە لە تەسلیمکردنی تاوانباران، حیزب ڕێگرت بووە لە باشە. یعنی ئەم کامە بەڵگەنامەکانی ئەم ئیشەیە، ینی لە کاتێکە ئێوە ئەم کەیسە لە ئاسر ئاستی هەرێمی کوردستانە ئیشی بۆ کراوە و ئەرشیو کراوە و تەوسیع کراوە چی کراوە لەسەر ئاستی عێراقا حکوومەتی عێراق و دادگای ئیتحادی کە تەمسیلی بڕیاری قەزایی حکوومەتی دەوڵەتی عێراقەکە ئەم کەیسێ بە جینۆساید ناساندووە، لەسەر ئاستی دەولی مناسباتەوە لە پەرلەمانەکانی دنیا باز کراوە. یعنی هەموو ئەمانە ئیشی ڕاستەقینەی کورد خۆی نییە بۆ ناساندنی ئەماوە. ئێوە ئەم جۆرەشتانە وەکو هەستێکی تایبەتی و ڕایەکی تایبەتی دەڕبن بەقەدەوەی بەڵگە و تحلیلی پێویست لە پشتیەوە نیە. سەرتا حەزەکەم لەسەر قسەکانی عەدالەت خان قسەی بکەم. ناساندنی بڕیاری دادگای باڵای عێراقی ئەم کێسانە بە ئەنفال خێرێکی زۆر گرنگی بۆ کورتایە، ئەویش ئەوەیە بە پێچەوانەی کێسی ئەرمەنەکان کە لە دەرەوە بە جینۆساید ناسێنەوەشتا تورکیا نەیناساندەوە بەدایم هەموو کات تورکیا عەرقەڵەیە لە بەردەم ئەوەی خەڵکی زیاتر لە دەرەوە بە جینۆسایدی بناسێنە. ئێمە لە عێراقا ئەو ڕێگەیەمان لە بەردەما چۆڵ بووە کە عێراق بە پەرلەمان و بە حکوومەت و بە دادگاوە بڕیارەکە بناسێن وە سبەینێ هیچ ڕێگرێکی قانونیان نەڕەزایەتێک هەر وڵاتێکی تر بناسێنێت دەری بڕێدۆک ئەوەی تورکیا ئێستا بەرامبەر بە ئەرمەنەکان دەیکات. ئەوە خێرێکی گەلێ گەورەیە و بە مروری زەمان دیارە بە تێپەڕبوونی کات ئێستا لەوانەیە باس لەسەرەوە بکرێن دادگاکە نەزاف ئازاد نەبوو نازام چی نەبوو ئەمە، بەڵام ئەوانە بە مروری زەمان تێئەپەڕێت کاڵ ئەبێتەوە و نەوە ئەڕەخنانە، بەڵام قەرارەکە وەکو خۆی دەمێنێت و دەتوانێت کورد دەداتوە ئیشی لەسەر بکات. بۆ مەسلەی داوای لێبوردنکردن من وابزانام ئەلەمەشە یەکەم کەس ئێمە چکرد لە سەرتاوە کە داوامان کرد عێراق داوای لێبوردن بکە. زۆر کەس بەر ڕووماناڵە شاخایە گوت آخر سەر کۆمار هیچ تاوانێکی نەکردوە، سەر کۆمارەکەمان کووردە. لە دوای هیتلەر ڕوخا سەر کۆماری دوای هیتلەر کەسێ بوو لەوانەیە خۆی قوربانی دەستی هیتلەر بوو، بەڵام بەنامەی شخصی بۆ یەک بە یەک قوربانیانی بۆ یەک بە یەک قوربانیان نامەی نووسیوە داوای لێبوردنی کردووە. بینۆشە لە شیلی لە دوای ئەوەی ڕوخا سەر کۆماری دوای بینۆشە هەمان کاری کرد بۆ قوربانیانەوە دەستی بینۆشە کە خۆی یەکێ بوو لەوانەیە لە زیندان بوو لە سەردەمی بینۆشەیە و نامەی بۆ قوربانیان نووسی. بۆیە ئێستا داوای لێبوردنکردن ئێشتا زۆر باشە ئاخر پرسیارەکان داوای لێبوردنکردن ئەرچی سەر کۆماری عێراق کە بەڕێز جەلال تەڵەبانیە و پێویستە لە 14 چوارە و پێویستە لە 16 سێە داوای لێ بەناوی حکوومەتی عێراق و بەناوی دەوڵەتی عێراق و بەنامەی فەرمی بۆ یەک بەیەکی قوربانیان نامە بنووسێ و داوای لێبوردن لە گەلی کورد بکات. ڕاستە ئەو بەشدارنیە لەو تاوانەیە، ڕاستە ئەویش بۆ خۆی قوربانی بووە، بەڵام وەکو نوێنەرایەتیکردنی عێراق سەر کۆمار دەیکات ئەرچی ئەوە. ئێمە بەس ڕەخنە ئەگرین ڕەخنەکانمان زانستی نیە و عاتفیە. پرسیارەکەت بە ئام بەڵگەش ئەوە ئیش کراوە. من نمونەیەکت بۆ دێنمەوە ئەم 14 چوارە کە ئەوێتە یادی ئەنفال باوەڕەکەی لە سەرتاوە ئێمە کە کردمانەوە حکوومەتی هەرێم 1 پلس یارمەتیمانینەدا
باوەڕەکەی تەلەڤیزیۆنی ماڵمان فرۆشتە و کردومانەتەوە و ئەوان یەک فلس یارمەتیمانیان داوە. یعنی ئیشەکەی کە من ئێستا ناڵم هیچ نەکراوە لەبەرەوەی خەڵکێکی زۆر ئیشەکە چ لە ناو دامودەستگاکانی حکوومەتتا بێت چ وزات شەیدان نابێت چ ئەمە ئیش ئەکرێت و ئێستاکەش دەدوایەوەی کە وزاتی شەیدان تەشکیل بوو ڕاست ئێستا تەواو نەکەوتۆتە سەرسکە بەڵام هەندێک ئیش کراوە بوونی وزارەتی شەهیدان شتێکی ئیجابیە بۆ مەسلەی کێسی هەڵەبجە و ئەنفال و بۆ مەسلەی قوربانیان چکە لە دوایەوەی ئەو وزارەتە دروست کرا کۆمەڵک کار کراوە ئەتوانین بڵێن کەم و کوڕی هەبووە بەڵام ناتوانین بڵێن هیچ کارێ نەکراوە بە عاتیفانە ڕخنەی عاتیفانە بگرێت بەڵام ئەو کارانەشی کراوە لە ئاست گەورەی تاوانەکە لە ئاست قوربانەکان لە ئاست ئەوانە کە بڵێن نەبووە بەڵام کاریش کراوە لەلایە تریشەوە ڕاستە ئێستا من ئەڵێم باشترین کێس بۆ تەوسیقکردنی تاوانەکانی هەڵەبجە و ئەنفال و بارزانەکان ئەو بوو دادگای باڵای تاوانەکان کردی نەک لە کوردستانە نەکرا بەداخەوە ئەوە بوو کە دادگای باڵای تاوانەکان لە ڕێگەی دادگاوە ئەم کەیسانەی گشتی بە تەوسیق کرد ئەوە کارێکی مەزن بوو و من بە پێچەوانەوە وا هەست ناکەم کە هیچ نەکرابێت لە کوردستانە کار کراوە بەڵام کارەکان لە ئاستی گەورەی تاوانەکە نییە و کارەکە درەنگ دەستی پێکراوە لە سەرەتاوە من پێت ئەڵم لە ساڵی 95 کە ئێمە یەکەم جا یادی ئەنفالمان کردێتەوە لە پایتەختە یادی ئەنفال نەکراوەتەوە. بەڵێ زۆر سپاس. عەداڵەت خان هەر تێبینیەکەت هەبێت لەسەر قسەکانی کاک عەلی ئەتوانی بڵێ بەڵام من پرسیاری خۆم بەیە پرسیارەکەم ئەوەیە کە یەکێک لەو ڕخنانەی کە لە مامەڵەکردن ئەگیرێت لەسەر کەیسی ئەنفال ئەوەیە کە تا ئەم لەحزەیەش دامەزراوەیەکی نیشتیمانی هەمەلایەن کە نوێنەرایەتی هەموو ئیرادەی سیاسی کوردی بکە بە هەموو جیاوازیەکانیەوە نوێنەرایەتی هەموو بید و بۆچون و ئاڕاستە فکریە جیاوازەکانی کۆمەلگای کوردی بکەوە لە دامەزراوەیەکی نیشتیمانیە بەرجەستە بوو بێت ئەم هێزە ئەم دامەزراوە نیشتیمانیە کار بۆ بە جینۆساد نایساندن و بە جیهانیکردنی کەیسی ئەنفال و تەوزیفکردنی بۆ مەسەلەی نەتەواتی کوردی بکە لە ئارانیە بەقەت ئەوەی لە ڕێگەی دامودەستگای حیزبی ڕێکخراوی حیزبی جۆرە و جۆرەوە ئەم ئیش لەسەر ئەم کارە ساتە گەورەنێتەوەی ئەکرێەوە ئەمەش بە نەتیجە وای کردووە کە هەوڵەکان بێکاریگەر بن و تا ئەمڕۆ نەتوانرێ لەسەر ئاستی جیهانیە دەستکەوتی گەورە لە مەسەلەی ئەنفالە بەدی بهێنرێ. فەرموو. خۆی من پێم وایە ئەم لەگەڵ بیر و بۆچوونە دانیمە کە ڕێکخراو حەزب حکوومەت تاک بە کۆمەڵ یعنی هەر یەک هەمووی ئێمە ئەو کارکردنانە ڕەفز بکەینەوە. من پێم وایە ئەو تاکە جیهەتەی کە ئێستا دەتوانێت کارێکی زانستیانە و هەمەلایەنە بکات لەسەر بەناساندنی جنوساید لە ئاستی نێودوڵەتی و گەورەکردنی ئەم کەیسە لە ئاستی عالەمدا و بۆیە بتوانانی ئاعتراف و لۆبیەکی زۆر بەقووەت لەناو پارلەمانەکانی هەموو دنیای پێپەیدا بکە. یەکەم وەزارەتی کاروباری شەهیدان و وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکانە لە بە دەرەجەی دووەم نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە دەرەوەی وڵاتن ئەتوانن لە ڕێگای کۆڕ و سەمینارات و ئەم جۆرەشتانە ئەگەر بمانەوێ یان نەمانەوێ فدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش هەیە کە لە بواری جنوسایدی گەلی کوردستان ئەنفال جنوسایدی بارزانیەکان فەیلیەکان و هەڵەبجە و ئەوانە کارەکەن بەڵام هەر کەسەی ئەگەر بڕیار وابێ من پێم وایە کۆکردنەوەی هەموو ئەو خەڵکە لە ژێر یەک چەتر کێشەکان زیاتر دەکات لە کاتێک من پێم وایە دەبی هەموو هەوڵەکان لە ژێر یەک چەتردا کۆ بکرێتەوە باشترە لەوەی کە ئەو هەموو خەڵکە پێکەوە کۆ بکرێتەوە لە جێگایەکدا. ئەوەی کە من زانیاریم هەبێ ئێستا وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان بەرنامەیەکی هەیە کە ئەوێ لە ئاستی عالەمی بە تایبەتی لە بریتانیا بۆردێک دروستکە کە ئەم بۆردە هەموو هەوڵەکان لە ژێر یەک چەتری نیشتمانیدا کۆکاتەوە کە لە سێ گروپێک دێ ئەو گروپانە یەکەچیان ئەمەیە کە ئەو گروپەیەکە لەناو لۆبی لەناو پارلەمانەکاندا دروست بکە دووەمیان ئەو گروپەیە کە ڕاوێژکارن ئەو کەسانەی کە شارەزا و پسپۆرن لەو مەجالەدا مختصن و کاریان کردیە بە تایبەتی لە ڕووی یاساییەوە لەو مەجالانەدا و هەروەها گروپێک بتوانین لۆبی کورد بە هەموو ڕنگ و پێکاتەکان و ئەفکاری وە بیرروڕای جیاوازەوە بتوانانی لە ژێر یەک چەتردا کۆ بکاتەوە. من پێم وایە لەم زوانەدا ڕادەگەیەندرێت لەلایەن ئەو وەزارەتەوە کە بتوانن کارێکی لەم ئاستەدا بکەن بەڵام لە هەمان کاتیش من پێم وایە هەر تاکێکی کوردستانی بەرپرسیارە لەوەی کە
ئایدۆلۆژیای جنوسایدی گەلی کوردستان لە یادەوەریەکی سادا بۆ هۆشیارێکی کولتوری نەتەوەی نیشتمانی بگوازێتەوە. هەریەک لە ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە مۆزوعە با هیچ کاممان نەیخەینە سەر ئەستۆی ئەوی تر. لەبەرەوەی وابزانم بەم شێوەیە دەتوانین ئەگەر کاکعالی بە شێوەی خۆی کار بکات و عەدالەت بە شێوەی خۆی کار بکات یان هەر کەسێکی تر بەس بتوانین لە بەرژەوەندی ئەم خەڵکانە و ئەم کەیسە کار بکەین نەک بیکەینە ململانەیەکی شخصی کە من کاری باشترم کردو یا تۆ کاری باشتر بەڵکو هەموو ئەو کارانەی کراوە لە ژێر یەک چەتردا کۆ بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس عەدالەت خان. کاک عەلی دەمەوێت سەبارەت بە میحوەرێکی دیکە پرسیارەکەم سەبارەت بە کەیسی ئەنفال ئەوش مەسەلەی خزمەتکردنی پێویستە بۆ کەسوکاری ئەنفالکراوان و ئەوانەی کە لە دوای ئەمڕۆداوە لە ژیانەمەون و ئەژین. ئێمە زۆر جار باس لە جۆمان لە معاناتی گەورەی ئەو خەڵکانە بێ جۆمان لە جۆرێک لە ژیانی کولەمەرجێ بە لە ئاستی ئەمانەیە. من حەزەکەم ئەو پرسیارە لێ بکەم ئایا تا چەند دەستگای پەیوەندیدار لە ئاست ئەم پرسایە بۆەوە کاری پێویستی کردووە بۆ خزمەتکردنی ڕاستەقینە و شایستە بە ژیانی ئەو کەسانی کە لە جینۆسایدێک ڕزگاری ئەم بووە. من پێم وایە دەتوانین تا ساڵی 2002 قوربانیانی ئەنفال و جینۆسایت هیچ یارمەتیەکیان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرنەگرتووە تا 2002 بەڵگەتەی بۆم قسە. بەڵێ لە وابزانم کابینەی بەرهەم بوو لە سلێمانی بۆ یەکەم جار موچەی 200 دیناری ئەو کاتەی کە $10 دەکرد بۆ بنەماڵەی قوربانیانی ئەنفال بڕیەوە یەکەم جار لە کوردستانە تاو کاتە هیچ نەبووە. ئێمە داوامان کردووە بۆ نمونە من بە خۆم لە ساڵی 1995 بەیاننامەم دەکردووە کاکە وەرن ئەنفال بە شەهید بناسێنن یارمەتی شەهیدانیان بدەنێ هیچ یارمەتیەک نەدراون بە تاتەن بە شێوەی ڕسمی. کەسانێک هەبوونە ئەنفالیان هەبووە لە ناو حیزبەکانە دەستڕۆیشتوو بوونە یان کەسی تریان هەبووە لە ناو حیزبی و حیزبانە بووە چوە ئەنفالەکەی خۆی بە شەهید نووسیوە لای حیزبەکە کراوە بە شەهید شەهیدانیان وەرگرتووە کەسانێک ئەوە وەکو شاس. ئەوەی ئێستا هەیە بۆ نمونە شەهیدێک ئەنفالێک 500,000 وەرەگرێت یان شەهیدێک 500,000 وەرەگرێت بابێن بەراورد دیکەین لەگەڵ ئاستی ژیانە لەگەڵ ئەمانەی کە ئێستا دەکرێت. سەرەتا من هەر یارمەتی سوکارێکی ئەنفال چەند وەرەگرێت 500,000 وەرەگرێت. بڵێ سەرەتا با بڵێ خێزانەکە بە یەک کەس ئێستا هەمووی یەکە بەڵام یاسای وزارەتی شەهیدان یاساکەی هەموار کردوێتەوە بۆ هەموارکردنەوە ئێستا واب نازانم تەقدیم پەرلەمان کراوە یان نەکراوە. عەدالەت خانیش خۆی لەوێ بوو کە بەشداریمان کرد داوای ئیمتیازاتی زیاتر بۆ کەسوکاری قوربانیان کراوە. بەڵام ئێمە تا ئێستا باسەکەین یەک ئەمەی کە دەکرێت بۆ قوربانیان هەموو هاوڵاتێکی کوردستان حەقی خۆیەتی زەویەک و پارتیە زەوی و خانێکی بۆ بکەی لەم کوردستان ئەمە هیچ ئەمە مافە ئەرکێکە لەسەر حکوومەتی کوردستان هیچ ئیمتیازات نییە بە کەسوکاری قوربانیان دەدرێت. بۆ نمونە بە خەڵکانی تریش زەوی دراوە پارە دراوە عقاری دراوە یارمەتی دراوە هیچ ئیمتیازاتێکی تایبەتی نەبووە تا خزمەتکردنی لە ڕووی دارایی و لە ڕووی تەندروستی لە ڕوانەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە خزمەتی هاوڵاتیانی نیشتیمانی خۆی بەبێ جیاوازی بکات لە کوردستانە. ئەو موچەی کە ئێستا لە کوردستان ئادرێت 500,000 وەرە بەراورد دیکەین بە موچەی سەرکردێکی سیاسی ئەندامێکی مەجلیسی حکوم کە لە تەقاعود بێ لەوێ نەمابێت وەزیرێکی خانە نشین کراوە پەرلەمانتارێکی خانە نشین کراوە لە وڵاتێکی وەکو بەریتانیا کەمترین موچە و بەرزترین موچە نابێت دەجار زیاتر بێت. تۆنی بلێر لەگەڵ کرێکارێکی بێکارە موچەکان نابایە داهەنشی بێکارەکە زیاتر بایە کە وڵاتەکە وڵاتێکی سەرمایه‌داریە و پێوەری سەرمایه‌داری دەجوڵێتەوە بە پێوەری نایەکسانیش بێت نایەکسانی زۆرە لە وڵاتێکی وەکو بەریتانیا. لە کوردستانە موچەی کەسوکاری شەهیدان تازە ماوەیەکە کراوە بە 500,000 بەراوردی کە لەگە بەرزترین موچە بەسکی بژێوی ژیان بەشی ژیانێکی شرافەتمەندانە بۆ ئەو کەسە ناکات. ئەمە ئەو موچەیە کەواتە هەیە من هیوادارم لە دوایەوەی ئەو موچێ ئەو یاسای خانە نشینە کە وزارەت لە سەردەمی مامۆستا ئارامە چاکسازی کردووە جوابێکی ئیجابی پێ بدرێتەوە بۆ ئەوەی وەڵام بدێتە. بەڵام ئەوەی کە تا ئێستا کە لە کوردستانە بۆ کەسوکاری قوربانیان کراوە بۆ هەڵەبجە کراوە بۆ ناوچەی قوربانیان کراوە بە پێی ئەو پێویستە بە پێی قوارەی تاوانەکان تا ئێستاکە هەڵەبجە و ئەنفال لە دەرەوە تا پێش 2003
حیزب سیاسەکان وەکو دوکانێک بەکاریان دێنا لە ڕێگەی هەڵەبجە و ئەنفالەوە بژێوی خۆیان پێ بردەسەرەوە تەنانەت باشترین بەڵگە بۆ لەدانی عێراقەوە بوو عێراق هەڵەبجەی بردومان کردووە و کیمیا ئەنفالی کردووە بوو بە بەڵگەیەک بەدەست جۆرج بوشەوە کەوا لە عێراق بدات بۆیە ئەوەی کە بۆ هەڵەبجە و بۆ کەسوکاری قوربانیان و بۆ هەڵەبجە و ئەنفال و بۆ بە تایبەتیش بۆ برینداران و ئەوانە کراوە لە ئاستی ئەوەیان نەبووە با یەک شتێک لە بیرمان نەچێت لە هەشتاوە بۆ ساڵی 2002 کە هیچ موچەیەک نەبووە 14 ساڵەکات ئەگەر منداڵێک تەمەنی چەندێ بوو بێت کەواتە لە ماوەی ئەو 14 ساڵەیە ئایا چێت تعویزی ئەو نەبوونی ئەوانەکە ئایا چێت تعویزی ئەو هەموو ژناکاتەوە کە لە ڕزگاری و لە کەلار و لەوانەوە چوونە ناوچەی بەڵێ زۆر سپاس عەدالەت خان باس لە ژیانێکی کولەمەرگی مەترسیدار دەکرێت بۆ ئەو کەسانی کە لەو جینۆسایدە گەورەیە کارە ساتە گەورەیە ڕزگاریان بووە کە پێوەتی ئەنفال ئێمە پەیکەر بۆ ژیانی بۆ مردووەکان و شەهیدەکان دروست دەکەین بەڵام ئەوانەی کە زیندون و لە ژیاندان مافێکی ڕاستەقینە و شایستەی ژیانکردنیان پێڕەوا نابین دێ وەڵامی تۆ تێگەشتی تۆ قسە لەسەر ئەمانە چی ئایا بڵێ من پێشوەخت بەس ئەو ڕوونکردنەوەیە بۆ کاک عەلی سیاسی بدەم کە باسی یەکەم موچەی لە بۆ کەسوکاری ئەنفالکراوەکاندا باس کرد من بە بەڵگەوە ئیسەلمێنم کە لە ساڵی 1996 یەکەم موچە بۆ کەسوکاری ئەنفال براوەتەوە بە بڕی 200 دینار بەڵێ بە بڕی 200 دینار لە ساڵی 1996ەوە لە هەولێریش ئەم کارە کراوە و لە جێگاکانی تریش تەنفیز کراوە بەڵام دواتر کە بۆ سیستەمی دوو ئیدارەیی ئیدارەیەک لە سلێمانی و ئیدارەیەک لە هەولێر بەداخەوە ئەمە گۆڕانکاری بەسەرداهات هەر بۆ معلوماتی جەنابێت ئەوەندەی کە من ئاگادار بم خودی کەیسی بارزانیەکان کە سوکارەکانیان هەمویان بە خانەنشین بۆیان حسابکردن و موچیان پێ وەرەگرت موچەکە ڕێژەکەی زۆر کەم بوو من باز لە ئاستی ڕێژەی موچەکە ناکەم کە ئێستاش لە حاڵەتی ئێستاشدا من پێی ڕازی نیمە بەو ڕێژە موچەیە بەڵام مەبەستم لە بڕینەوەی موچەکە بەڵام زۆر بە شێوی پەرتەوازە کرایە بەداخەوە من لەگەڵەوە دانیم ئەنفال بە شەهید بنووسرە هیچ کاتێک لەگەڵەوە دانەبوومە لەبەرەوەی لە ژمارەی قوربانیان دایم ئەو کێشەیان بۆ ئێمە دروست کردیا کاتی خۆشی دوو دەستگای شەهید هەبوو خەڵکێکی زۆر لەبەرەوەی نەیەتوانی ئیسپاتات بکە یان هەر شتێک یا هیچ قانونێک بۆ مەسەلەی ئەنفال و جنوسایدی گەلی کوردستان نەبوو لە کوردستان کە بتوانێت ئەوەی بەڕسمی بناسەنی یا دەمو دەستگایەکی وەکو وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوەکان نەبوو کە بتوانێت ئەم کارە بکە لەم ئاستەدا خەڵک خۆی ناونووسە کرد و شەهادە وەفاتی دەردێنا کە ئەمە شەهید بووە و خۆی بە شەهید ناونووسە کرد لە هەردوو دەستگای شەهیدی هەولێر و سلێمانی لە پاش ئەوەی کە لە کابینەی پێنجەم کە ساڵانێکی یەکجار زۆری بەسەرداچوو چونکە ئەگەر بمانەوێ بە مێژووی کورد هە لە 91ەوە تێپەڕین ئەو هەموو کێشە و گیر و گرفتانە بەسەر یەکدا کەڵەکە بووە ئێستا بمانەوێت بە لە ماوەی چەند ساڵێک ئەموو ئەو ڕێگایانە خاوێنکەینەوە بەڕاستی ماوەیەکی زۆر دوور و درێژی دەوێت و ئەم کۆنکرێتە بە چەکوچێک و دوو چەکوچدا یعنی ناڕوخێت و لە ناو ناچێت بەڕاستی بەڵام مەسلەی یەکخستنەوەی هەردوو دەستگای شەهید و یاساکەی مەبەستم لە چارچێوەی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان یەکخستنی موچە گەورەترین ئینتاج و ئینجازی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری بەڵێ زۆر سپاس کاک عەلی زۆر سپاس کاک عەلی ئەمە کاتی بەرنامەکەمان تاوە دوا قسە و دوا کۆمنتی خۆ دەگەڵێت من دوا قسەم ئەوەیە من نەمگوتووە ئەنفال گوتومە ئیمتیازاتی شەهیدانیان بدرێتێت نەکەوەی لە ئەحسایا بین ئەو ئەنفالانە بە شەهید بدەینەوە ئەمە یەک ئیمتیازات سەرکە من ئێستاش ئەڵێم لە ساڵی 96 لە شاری هەولێر کە خۆم لێ مەسئولی ڕێکخراوی ئاوارە ئەنفالەکان بوومە ئیشم لەسەر ئەنفال کردووە یەک فلسێک موچە بۆ بنەماڵەی ئەنفال نەبووە کە هەموو پارێزگای هەولێر لەو کاتەیە 665 خێزانی ئەنفالکراوی تیا بوو کە کەمترین ڕێژەی ئەنفالکراو لەو ناوچەیە بووە نەبووە من هیوادارم عەدالەت خان دوایی بە بەڵگەوە ئەم شتە بڵاو کاتەوە من پێم وایە یەکەم جار موچەی نازانم چ کابینێ بوو لە ساڵی 2002 یەکەم جار موچەی زۆر سپاس عەدالەت خان فەرموو دوا قسە و کۆمنتی خۆت بدەی سپاس دەکەم دوا قسەی من ئەوەیە بتوانین بە شێوەیەکی لۆژیکیانە ئایدۆلۆژیای ئەنفال لە وڵاتەکەماندا بە نیشتمانی بکەین وەکو کللتورێکی نەتەوەی نیشتمانی بتوانین هەمومان لەژێر یەک چەتر بە هەموو ڕەئیە جیاوازەکانمانەوە کار لەسەرەوە بکەین کە ئەنفال
و جنوسایدی گەلی کوردستان هە لە فەیلەکان لە بارزانیەکان لە هەڵەبجە و لە ئەنفال لە ئاستی نێودوڵەتی بە جنوساید بناسێندرێ بە ئەوەی کە زۆر چۆن ئەتوانین ئەم کارە بکەین. من آخر قسەم ئەوەیە پشتگیری لە پرۆژەکەی کە عومەری ئەنفالستانەکەم کە ڕۆژێک دابدرێ بۆ گۆشت نەخواردن و بەسەربڕین تێیدا قەدەغە بکرێت بۆ ئەوەی هەموو وڵاتانی دنیاش بانگەشەی ئەمە بکەن یان هەر کوردێک لە ڕۆژی 4 مەشخەڵێکی ئاگر هەگرێ بۆیە دەنگدانەوەیەکی جیهانی هەبێ و بتوانین کار لەسەر ئەم مۆزوع بکەین و هەمومان پاڵپشتی ئەو سەمینارەی ئەخیری بین کە لە هەولێر کرا بۆ زۆر سپاس عەدالەت خان زۆر سپاس ئەتلەسی کار بۆ بە جنوساید ناساندن ئەکات و هەمومان لە ژێر یەک چەتردا بتوانین ئەم زۆر سپاس بەڵێ بیدرانی بەڕێز خۆشەویستان ئەوەی کە گوێتان لێ بوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە پرسی ئەنفال لە هەرێمی کوردستاندا بە ئومێدی ئەوەی مای سوود و ڕەزامەندی بەڕێستان بێت بە میوانداری هەرێک لە بەڕێزان عەلی مەحموود چالاشی بواری ئەنفال و عەدالەت عومەر نووسەر و چالاک لە بواری جنۆسایدی گەلی کوردستان. سوپاس تا ئەم کاتە بینەری پرۆگرامەکەمان بوون و بینەرانی بەڕێزش ئەتوانن لە ڕێگە ئیمەیلی تەباداشناتەوە @nati.tv.com سەرنج و پێشنیارەکانیان بگەین بە بەرنامەکەمان. سوپاس بۆ هەموو لایەک کە عەلی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ ئامادەبوونت.